پێشکی بەخێباتنتانەکەم هیوادارم کە ئەم قسانە بەکەڵک بێ بۆ هەموو لایەک پژێشە و ئازارەکانی برگەکانی پشت کە دەست پێکە لە ملەوە تا خوارەوە با بڵین بەربڵاوترین نەخۆشیە کە بێن بۆ نۆرینگەکانی ڕۆماتیزمە و جونگە و هەروەها بەربڵاوترین نەخۆشین دوای هەڵامەت لەبەرەوە زۆر گرنگن. برگەکانی پشت کە دەست پێکەن دەسەرەوە تا خوارەوە 30 قسوورن و ئەمانە حوتیان لە ملایە 12یان لە ناوچەی پشتایە 5 ئەوانی خوارەوەن 5کانەوەی کە بێ کۆڵەتەوە پێڵەن ساکرەم ئەوە زۆر گرنگ نییە چونکە جوڵەیتانە و پشت چەنەها جۆر جوڵەیتە بۆ پێشەوە بۆ دواوە بۆ لاکان و سۆڕان لەبەرەوە کە و لە بینی هەردوو حەزەکەم ئەوە سیرکەین لە بینی هەردوو بڕگەیەکەوە دەمارێکێتە خوارەوە ئەمە بڕگەیەکە ئەم دەمارانەیەتە خوارەوە و ئەم دەمارانەیە لە ناوچەی ملە ئەو دەمارانە ئەچن بۆ پەلەکانی خوارەوە بۆ پێشی بۆستەرەوەی پشت و لە خوارەوە پەلەکانی برگەکانی خوارەوە یەن بۆ پەلەکانی خوارەوە تانووکی پێگات ئەمە پێشێکێک و ئەو ئازارانی کە لە پشتا ڕوا لەوانەیە میکانیکی بێت کە زۆرتر بار بڵاوە و لەوانەیە هەوکردن بێت هەوکردن کەمتر بڵاوە بەڵام زۆر گرنگە نیشانەکانی چۆن جیانەکەیتەوە ئەوە گرنگە ئەوەی میکانیکیە زیاتر ئەگەر ئیشە بکەیت لەوە دەست پێکاتوێت بە ئیشکردن بە نوشتانەوە بە زۆر ڕۆیشتن ئەگەر زۆر بڕۆی هەموو کاتێنە و بۆی کە بنووشێتەوەشی قوس هەڵگری حتا بکۆکی بپژمی بەمانە زیاکەن ئەمە میکانیکیە ئەوانێک کە هەوڵی هەوکردنە بەچی زیاکەن بە ئیسراحەت کە هەندێک جار کە ئیسراحەت دەکەیت و بۆ ماوەیەکی زۆر پشت ناجوڵێنی کە هەڵەسی بەتایبەتی بەیانان لە خواڵەسی پشت ڕق بووە ئەمە هەوکردنە هەندی هەوکردنی کەمانەیە کە هۆکەی بەکتریایە واتە بەکتریا وەکو حمای ماڵتا بڕۆسیلەکە پێڵێن و هەروەها هەندێک جار تەدەڕون سیل تووشی فەقراتەکانە بێ بەس ئەوەی کە زۆر بڵاو ئەوەی کە پێڵێن سەوەفان سوانی جومگەکان چونکە کە سوانی جومگەکانە بێ مەسافەی بینی وای لێ لە کۆتاییە برگەکان لێ گنجیکە بنەوە دەمارەکان ئەو گشتێ و ئازاری بۆ پەیاکە بۆ خوارەوە کەوات بەس ئەوەی کە زۆر گرنگە حەزەکەم لێرە ئاماژەی پێ بکەم ئەوەی کە پێڵەن ئینزیلاق واتە خزانی دەمارەکانی پشت ئەمە زۆرتر لە گەنجا بێ لەوانە ئەبێ کە بە چالاکن ئەوانەی کە زۆر ئەنووشێنەوە شتی قورس هەڵەگرن خۆیان عەزێدەن وای لێت ئەگە سێری ئەم وێنەیە بکەین ئەبینین ئەمە وەزعێکی ئاسایی بڕگەکەیە ئەمە بڕگەیەکە ئەمە بڕگەیەکە لە بینیانە ئەم مادەیە هەیە کە بریتە لە دوو پارچە پاشەکەی دەوری فایبەر تیشووە واتە ئەلیافە فایبەر تیشووە و ناوەگەکەی مادەیەکە ئەمەیە ئەم مادەیە ئەمە مادەیەکی لینجە وەکو مەحەلەبی وایە وەکو بڵێن لە بینی شلە و لە بینی ڕقیایە چی ڕوئات کە زەخ زۆرە خرێتە سەر پشت ئەم مادەی دەرەوە کە فایبەرەکەی جاجار ئەتەقەی یا تۆزێک ئەوایەتە دواوە ئەبەی ناوەوە ئەخزێت و بەرەو لای دەمارەکەیت وای لێکا کە جاجار زەخ دەخاتە پەستانە خاتە سەر دەمارەکە وەکو ئەگەر لێرە ئەگەر مەجال بێ بتوانین ببینین ئالێرای بینین ئەوەی پکە پێڵن ئینزیلاق ئەمە چۆن دەست پێکات عادەتەن دوای کارێکی گران شتی قورس هەڵگرتن زۆر نوشتانەوە و هەندێک جار لە کۆکۆ پشبێکەوە دەست پێکە ئەمە هێنێت پەستانە خاتە سەر ئەو دەمارێکێتە خوارەوە ئەم دەمارێک کێتە دەڕۆ لە بینی برگەکانەوە ئەو دەمارە ئەڕوا تا خوارەوە بۆ پەلەکانی خوار و بەرە ئازارەکە عادەتەن دەست پێکات شتەوە یەت خوار بۆ ئەو پەلەی کە لای دەمارەکە گوشتراوە کە دەمارەکە گوشاوە لایەوە و هەندێک جاری ئەتە خوارەوە تا ئەگاتە نوکی پێش و ئەمە جەم جارە بێتە هۆی بێهێزی ماسوولکەکان هۆی بێهێزی پەلەکە و سڕبوون و ئەمە نیشانەکانی چیە بەچی زیاکات یەکەم بە نوشتانەوە زیاکات بە کۆکە و پژمە زیاکە بە هەشتێکی زەخر لە خۆت بکەی زیاکات بگەڕن بۆ هەندێک لە ئازاری پشت گرنگ نییە هۆکەی ماسوولکەییە ئەبێ ئەوە بزانین ئەوانە زووتر چاگە بنەوە
بەڵام ئەبێ لە کاتا بەڕاستی زۆر قورسە بۆ نەخۆشەکە جیاوازیان بکات لەبەرەوە باشتر وایە کە دکتۆر بیبێنێ بۆی فەرقان بکات. یەکەم نوشتانەوە ئەبێ ئەو کەسانی کە باشتر وایە لە کات نوشتانەوە ئەژنۆ بنوشتێنیتەوە ئینجا بگەیتە ئەرزەکە نەک ئەکسەر ئاوەڕێک بنوشتێتەوە دەزانەشتی قورس و باشتر وایە کەشتی قورس هەڵەگری هەمان بە هەماشەوە ئەژنەکان بنوشتێ بچێت دەخوارەوە ئەوشتە قورسێکە هەڵی ئەگری لە خۆتەوە نزیک بێ چکە ئەگەر پەلەکە دەست دوور بێ لێەوەی کێشە لەسەر پشت زیاترە بێت ئەرگ لەسەر پشت زیاترە بێت خۆت لەوانە پارێزی و هەندێکجار بەهۆی ئەیکە لە شتەکان هۆکانی پێش ئینزیلاغنا ماسوولکە ئەوە کە ئینسان لە خەوە لە کاتی خەوتنا بە شێوەیەکی ناڕێک پێگە خەوێت یا جێگەکەی زۆر نەرمە ئەو نەرمانە نەکرد سەر دۆشی ئاتیادیە بەس زۆریان ئەوەیە کە دەزانەشتی قورس نوشتانەوە و ئەرکی زۆری پێڵاو هەندێک کەسێ قاچیان تەختە ئەوە ئازاری پەلەکانی خواریان بۆکە بەزەم زۆر ناچێ بۆ پشت بەڵام جۆری پێڵاوی بەرز ئازاری پشت دەکات ئەوەی کە بەتایبەتی لە ئەفرەتا کە پێڵاوکە زۆر بەرزە چونکە وەکو بڵێ کێش لەسەر شتەکان تێگەچێت بە شێوەیەکی ڕێکپێک نابێت ڕێکردن هیچ کێشەیەکی تیان نییە لەسەر خۆ مەلەکردن زۆر باشە ئەوتوان بڵێن چارەسەرە بەڵام نوشتانەوە شتی قورسەڵگرتن ئەو وەرزشانەی کە نوشتانەوەی زۆری تابێت شتی قورسەڵگرتنی تابێت ئەوە خراپە بۆ پشت چونکە ئەرکە لەسەر پشت زیاکە ئەو بزانێت کێشی لەش هەمووی لەسەر خواری پشت و لەسەر جونگەکانی پەلی خوارەوە بەتایبەتی ئەژنۆکان لەبەرەوە ئەو شتانە ئازارەکە زیاکە.